زۆر سواسی دایک و باوکمەکەم دەستیان ماچەکەم وەڵایی بەڕاستی هەستێکی زۆر خۆشە کە بینی لەگەڵ هاوڕێیانە گەشتی بەم قۆناغە توانیمانە بەسەر هەموو ناڕەحەتیەکانە سەرکەوتوو بین و بگەین بەم ڕۆژە بە هیوام ئەوەی کە لە قۆناغەکانی خوێندنایە بە ئاستێکی زۆر باشەوە بگا بەم ڕۆژە بۆی ئەمە سەخۆشە ببینێت. بەڕێزە چ بەشێکە تەواو کرد؟ ئابووری بەشی ئابووری. ئەم بەشە تا چەند دڵخوازی خۆت بوو؟ وەڵاهی وەکو دڵخوازی خۆم حەزم لە بەشێکی تر بوو بەڵامی تر هەموو شتێک قسمەتی خوای گەورەیە خوای گەورە قسمەتی ئێمەی کردووەتە ئێرەوە دیارە ئەو باشتری لێزانێت. زۆر سواسی دایک و باوکمەکەم دەستیان ماچەکەم و دووبراکەم و هەموو ئەو کەسانەی کە ڕۆژێک لە ڕۆژە هەن لە قۆناغی باخچەوە هەتاکو ئەم قۆناغی پێیگەشتون بە وشەیەک بێ پاڵپشتی تەواویان کردوین هیوادارم بمێنن بەمان و هەمیشە لە پشمان بن. بڕیایە داوە لەو بەشێک کە تەواوت کردووە دەست بەکارکردن بکەیت؟ وەڵاهی وەک ئەوەی کە ئەزانین ئێمە ئەزانین کە گەشتوین بەم ڕۆژە هەرچەنە سێرەکەین کە داهاتوویەکی زۆر ڕوونیشمان نییە بەڵام ئیتر هیوادارین کە بتوانین لەم بەشەی کە تەواومان کردووە ئیشی تیا بکەینەوە. وەڵاهی ڕەفیقەکانمان ڕەفیقێکی زۆر ئازیزم کە لێرەشەوە تا لە دواوە سێرەکە یعنی بەڕاستی زۆر ناخۆشە بەجێ ئێڵم چونکە شارەکانیشمان لە یەکەوە جیایە هەموو ئەو ڕۆژە خۆشانە بەڕاستی بۆ بەیادگاری و ئەبێ سێری بکەینەوە. ڕێز لە چ شارێک واتووی؟ من چەمچەماڵ.